زەردەیە و ها جوانە ئیشەکە و ها بە هەندێەوە ڕێک و پێکە. فەلاح لە منتیقەی ما لە سەرەتای مانجی پێنج دەست بە چاندنی بەرهەمەکانیەکە هەتاکو نزیک مانجی 10 و 11 نزیک 6 مانگ 5 مانگ تاکو 6 مانگ خەریکی فەلاحکردن لە لەو منتیقەی بەعوکم شوێنێکی شاخاویە شیاوی ئەوەیە کە بێت و ئەم بەرهەمە خۆماڵیانە لێ بکرێ ئایا ساف سازگاری هەیە بەڵام بەداخەوە بەرهەمەکەی لە بازار ئەوەندە پارەی ناکا کە بێت و فەلاح بتوانێت ساڵانە بەردەوام بێ بەڵام بەهۆی بێکاریەوە مەجبورە ئەم کارە بکە. فەلاح لەو منتیقەی ما ساڵانە بەرهەمی تەماتە و خیار ڕۆژانە زیاتر لە بناری چای هەڵگۆر زیاتر لە 30 پیکاپ ئەچێ بۆ هەلوەی هەولێر و سۆران و تەنانەت ئەچێ بۆ سلێمانیش بۆ ڕانێشەچی بەڵام بەهۆی ئەوەی کە نرخەکەی زۆر نییە فەلاح ناتوانێت ساڵانە بەرهەمی ساختر بەرهەم بێنێ ئەگەر بێت و پارێکی زیاتر بکە فەلاح ئەتوانێ ساڵانە پارێش ئەوە بەرهەمی زیاتری هەبێ لە ساڵانی پێشووتری. بەڵێ داواکارین لە حکوومەت هێرێمی کوردستان بێت و شوێنێکی گونجاو و باشمان بۆ دابین کە ئەگەر بێت و ئەو بەرهەمانی خۆمان کە لە زروفی هاوین و پاییزە گەر بێت و پارەیەکی باش نەکا بۆ فەلاح بتوانانی هەڵگرین لە وەرزی زستانە بیفرۆشینەوە. ئێمە ساڵانە کە دێنێ ئێرەکانە هەر ماڵەی بژێوی ژیانی لەسەر ئەو زرعاتەیە ماڵی وا هەیە پارچەیەک دوو پارچە شینایەتی دەکا ئەو کولەکەش هیچ پارەیەکی ئەو تۆ ناکە بەرهەمی هاوردە دەکەن لەبەر ئەوە بەرهەمی خۆماڵی خۆمان پارەی ناکە کرێ ڕێ گرانە کاتێک ئێمە علاگەیەک دەنێرین هەر علاگەیەک 17 کیلۆی تێدا دەبێت ئەو علاگەیە کە دەفرۆشرێت لەوێ لەوانەیە علاگەی بە 2000 لە ئێمە وەربگرن نەک لەوانەیە سەدان جار بووە علاگەی بە 1000 فرۆشراوە بە 2000 فرۆشراوە 1000 دەبێتە کرێ ڕێ 1250 ئێستا ئەوڕۆ 1250 کرێ ڕێیە ئەگەر علاگەیەک بە 2000 بدەیت 1250 کرێ ڕێ و 750 لە بۆ دەمێنێتەوە باشە پێم بڵێ ئێستاکانە بەو جۆرە ژیان بەڕێوە دەچی بەرهەمی دەرەچی کە دێت بۆ کوردستان لە بەرهەمی خۆماڵی خۆمان زۆر گرانترە ئێستا تەماتە لە ئێران دەهات کیلۆی بە 1000 بوو بە 500 بوو بە 600 بوو بە 600 بوو لە 500 هەتا 1000 بوو ئێستا کە بەرهەمی خۆماڵی خۆمان پێڕاگەیشتووە کیلۆی تەماتەی 300 دەکا 350 دەکا ئێستاکانە دەگەڕێ هاوار دەکە کابرا قورجی دەردێ دەڵێ سندوقی تەماتەی بە 1000 دینار هەرکەس لێشی ناکڕی